درنگ شوا در بازبوی هنرمند و اکتر ناسکری کرد حجی مکی ده جی هفته و 6 سالیه ده کوچا داویه کرو ایرو لباجر سلیمانی لگر سیوان و شارتن مکی عبدالله ناسکری به حجی مکی ده سال 1993 هم دست بکارین هنری کرد و 3330 برهمین وی هنه و بری سال 1991 آنجی کاری وی هری بر بچاو بناوه جنباو جه خود بترسه و پیخوا جه برده خود درشتر نکبو ددم داوی داجی رولک وی یا بر بچاف ده درامای کردی دا هبو بتایبتی جی ینکو دمها رمضان دا دهاتن و شاندن حاجی مکی هیا مکبوک و روش اویا تندرستی نباش بو جار جار جی لنخوشخانه دهات رازاندن بریان حاجی چند جارم بشاشتی نوچه مرناوی هاتبو بلاف کرن برزان بو وی مبسته جمع نوشگان خود چومان محمود ور بگیرن که لقبرستان گره سیوان باجر سلیمانی به مراد به چومان توج مرا بیجا و مراسم و شارتنا حجی مکی کنگد سلااو جعفر بێگومان ئێستا ئامادەکاریەکەن بۆ شاردنەوەی ڕووفاتی حاجمەکی کە هێشتا بنەماڵەی ئەو هونەرمەندە هێشتا نەگەشتۆتە گردی معرف کە با سەرقەبرانی شێخ معرف ناسراوە هاوکات لێرە لە شاری سەیوانە یانجی معرفە زۆر بورە گردی شێخ معرفە لە شاری سلێمانی تەنیشتی سەیوانی دوو هاوکات هەمویان لەسەر یەک ڕاستە شەقامن گۆڕستانەکان لێکەوە نزیکن هاوکات جعفەر بڕیارە ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و کەسایەتی ناسراوی شاری سلێمانی لەگەڵ ڕووفاتیان بێنە ئێرە و مەراسیمێکی تایبەت بە ناشتنی ئەو هونەرمەندە هەبێت بێگومان جعفەر لە ئێستا کاتێک حاجمەکی لە کاژێر 11 شەو بەرەو بیستیان بەرەو نەخۆشخانە بیبن کە کاتێک باری تەندروستی تێکچوو بەڵام نەگەێنرا نەخۆشخانە و هەر لە نێو ئۆتۆمبیلەکەی جانی لەدەستدا وەکو تۆ باست کرد حاجمەکی زیاتر لە 3330 بەرهەمی هونەری کاری تیا کردو وەکو نواندن بێگومان حاجمەکی لە نێو شاری سلەیمانی و وەتەنان باشووری کوردستان و بۆ کوردستانیش کەسایەتیشی گەورەیە بۆیە هەواڵی کۆچی دوایی هونەرمەند حاجمەکی وەکو هەواڵێکی گرنگ و ئەمە وای کرد کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی لەمڕۆ بڕیار بێت کە لە مەراسیمی شاردنەوەی ئەو هونەرمەندەدا بەشدار بن بۆ ئەمە بەستە من دوو هونەرمەند لە لای من میوانە سەرەتاچمە لای کاک بەکر ئەم هەواڵە کە پێشتری چەند جار هەواڵیەوە بڵاوکرایەوە هونەرمەند حاجیمەکی کۆچی دوایی کردووە بەوەی نەخۆشێکەوە لەم شەوەکە بەڕێستان لە تۆڕی میدیای ڕووداوە بینیتان بڵاو کراوە دواتریش هەواڵەکە بەو شێوەیە بوو هەستی تۆ چۆن بووە چۆنە ئێستا لێرە ئامادەی بەڕێزت بەڕاستی وەکو هونەرمەندان بەداخۆین بۆ کۆچی دوایی حاجیمەشی کە خەرمانێکی پڕ بەرەکەتی لە هونەری کوردیا بەجێهێش دوای خۆی و ئەو هونەرمەندە بەڕاستی سمبولێکی جوانی هونەری شاری سلێمانی و کوردستان بەگشتی بوو ئێمە هەموو بەداخەوەین بۆ کۆچی دوای هونەرمەندە بەڵام کەسێکی ئاوا بە کەڵک و کەسێکی ئاوا دیار و کەسایەتێکی بەو شێوەیە بەرز جێی فەخرە بۆ ئێمە بۆ خانەوادەکەشی و بۆ شارەکەشمان کە ئێمە بتوانین کەسانی ئاوا بۆ شێوەیە بتوانین بە شایستەیی بڕێکێن و بەجێمان بێڵێ کاک بەکرد پێت وایە هونەرمەند حاجیمەکی تا چەند لەو کاتێک لە ژیانە بوو توانرا ئەوەی بدرێتەوە کە ئەو لە ژیانی هونەریە پێشکەشی خەڵکی کردهبوو ڕەنگە بڵێم لە زۆر تاکەم ئەوڕێکی لێرا بوانێ بەڵام بەو شێوەیەش ناکە شایستەی هەموو هونەرمەند دەبێ بە تایبەتی هونەرمەندانەشی کە تەمەنێکی زۆریان لە کاری هونەریە پێشکەش کردووە هیوادارم بۆ دوای ئەو بیری لەو بکرێتەوانێکە ئەو هونەرمەندانە وەکو سمبول وەکو جوان یەکسێر بکرێن بێگومان جعفەر لە چەند خولەکی داهاتووە بڕیارە تەرمی یاخود ڕووفاتی هونەرمەند حاجیمەکی بێنرێتە شێخ معرف ئێستاش کاقادر بەڕێزیان لێرە ئامادەن کاقادر ئەم کاتت باش و بەڕێستان چ قسەیەکتان هەیە لەسەر کۆچی دوایی هونەرمەند حاجیمەکی بەڕاستی کۆچی دوایی هونەرمەندی گەورە حاجیمەکی کۆستێکە بۆ هونەری کوردی لەبەرەوەی ئەو پیاوە پاشخانێکی گەورە گەنجینێکی گەورەی لە هونەری کوردیە هەیە ساڵانی هەفتاکانە و بەهێشە لە ئەستێرە گەورەکانی هونەری کوردی لەبەرەوەی لە هەموو جێگا و شوێن و ماڵەکانە هەناسرا ئەمە گەورەیە بۆ ئینسان ڕۆژانە چەندین کەس کۆچی دواییەکەن بەڵام ڕەنگە هەر لە لای ئازیزان و خزم و کەسی مێنێ بەڵام هونەرمەندێکی وا گەورە لە یادەوەری هەموو کووردا هەر ئەمێنێ لەبەرەوەی هونەرمەندێکی بە ئەزمون بوو خزمەتی گەورەی بە هونەر کردووە لەخوا داواکارم ئینشەڵڵا خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێ
بەڕێستان ئەو ماوەی کە نەخۆش بوو هونەرمەند حاجمەکی چەند جار سەردانتان کرد دوایین خۆزگەکانی ئەو لە کاتەکانی تەمەنیا چی بوو؟ بەڵێ ئێمە سەردانمان ئەکرد زۆر جاریش خۆی تااقەتی نەیەگرت لە ماڵەوە هاتە دەرەوە ئەمان بینی لەبەرەوەی چونکە مەسەرەن خۆ دەزانی هەندێک جار ئەو سەردانانە ئامادەکاری ئەوانەیە نەیەک لە زۆر چی سەردانیکەی لەبەرەوەی سیحەتی خۆشی بەو شێوەیە نەبوو بەڵامی تری هیوا ئەوەتی ئەو کە ئەیوت هەتا دوای تەمەنی ژیانم هەتا دو ڕۆژەکانی ژیانم هەر حەزەکەم لە خزمەتی هونەری کوردیا ئەمە پەیامی هەموو هونەرمەندێکی ڕاستەقینەیە هیوادارم ئەم هونەرمەندانە لە یاد نەکرێن کارە جوانەکانیان چۆن لە زاکیرەی خەڵکان ماوەتەوە هەر ئەو بمێنێتەوە بەزینوی بەڵێ بەڕێستان پێتان وا بوو ئەوەی کە ئەبوو بۆ حاجیمەکی بکرایە و نەکرا بۆ هونەرمەندانی زیندوی ئێستا ئەبێ بکرێت چیە تاوەکو کۆچی دواییان نەکردەوە وەڵاهی ئێمە حەزەکەین ئێمە زیینگ و کوژی مردوو پەرز نەبین باو هەو کاتانی کە لە ژیانان خزمەتیان کەین بە دەمیانەوە بچین هەست بە ئازارەکانیان بکەین ئەگەر پێویستیشان بوو بۆیان جێبەجێکەین چۆن هونەرمەندانی وڵاتان لەو پەڕی ڕەفاهێت و خۆشی ئاژین بە هونەرمەندانی ئێمە جوابن بۆ جەنابەت بێگومان جعفەر هونەرمەند حاجمەکی لە کاتی نەخۆشیەکەیدا تۆڕی میدیای ڕوودا و چەند جارێک سەردانی کرد و راپۆرتی تایبەتی لەسەر کرد بێگومان هەموو کارێک هەموو ئاواتی ئەو بوو کە جارێکی دیکە بچێتەوە سەر تەختەی شان و یاخود لە کارە هونەریەکاندا نواندن بکات و ئەو داوایە کرد کە بتوانن بەرپرسان بینێرنە دەرەوەی وڵات و یاخود حکوومەتێرن بینێرێتە دەرەوەی وڵات بۆ ئەوەی چارەسەری بۆ بکرێت چەندە نرایە دەرەوەی وڵات بەڵام پێم وایە نەخۆشیەکەی ڕێگەی نەدالەوە زیاتر بتوانێت لە کاری هونەری بەردەوام چەگانی ڕۆداوی چمان محمود گەلک سپاس بووتە ئەو سپاس بۆ هەردوو میوانێتەیەن بڕێزجی